یەکێت لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتێکی پیرێژن بەڵام بەڕاستی مووقیفی ئیماندارانە. ئەو ئافرەتە ناوی خەنسایە ڕەزای خوای لێ بێت. پیرێژنێک بە ساڵاچوو بەڵام کاتێک کە کاتی خۆی لە جەهالەتا بوو پێشەوی موسڵمان بێت برایەکی بە ناوی سەخرەوە مرد کوژرا. ئیمامی عومەرە فەرمووی وەڵڵاهی خەنسان بینی لە کاتی جاهیلێت و پێشەوی موسڵمان بێ بە دەوری کەعبەتا تەوافی ئەکرد سەری خۆی پاک تاشی بوو لەبەر براکەی شەو ڕۆژ ئەم خەنسایە دەگریا بۆ براکەی کە کوژرا بوو لە کاتێکا براکەی موسڵمان نەبوو. ئەمە کاتێککە هەردووکیان مشریک و بتپەرستن شەو ڕۆژ ئەم ئافرەتە دەگریا و شیعری بەسەر براکەیدا هەڵەدا چونکە براکەی مردووە براکەی کوژراوە. ئەمەندە خۆشەویستی بە براکەی هەبوو. بەڵام کاتێککە موسڵمانە بێ وەکو من و تۆی لێ نایە پێشەوەی نوێژ کات چۆن بووە خەڵکی ئەمڕۆ دوای نوێژەکەش هەرگوو خۆیە پێش حەجەکە و عومرەکە چۆنە دوای حەج و عومرەکەش هەروایە هیچ گۆڕانکاری بەسەرانەیە. ئەڕوا بۆ حەج و عومرە بەس پارەکەی خەسارەکە هیچ گۆڕانکاری بەسەرانەیە. دێ بۆ مزگەوت بەس ماندوونی بوونی بۆ مێنێتەوە. بەڵام سەحابەوان نەبوون وەک ئێمە نەبوون. ئەوان کاریگەری ئەو دینەی خوا بەسەریانەوە هەبوو دینیان بەلاوە خۆشەویست و شیرین بوو. بەڵێ لەم غەزایەدا لە غەزای قادسیە لە ساڵی چواردەی کۆچیدا لە سەردەمی ئیمامی عومەردا ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت. بەڵێ کاتێک ئەم جەنگە ڕوو ئەدات بە سەرپەرشتی یەکێک لەوانە کە ئیمامی خالیدی کوڕی وەلیدە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت. کاتێکە جەنگ دەست پێ کات ئەم ئافرەتە موسڵمان بووە بەڵام کاتی خۆی جاهیل بووە زۆر خراپ بووە. چوار کوڕی هەیە تەنها چوار کوڕ هەر چوارەکان پیاون زەلامن هەر چوارەکەیان کۆ کاتەوە لە جەنگی قادسیەدا لە ناو سەحابە و تابعیندا. بەڵێ دەفەرمێ کوڕەکانم کوڕە شیرینەکانم بەخوا هەر چوارەکەتان کوڕی باوکتان هەرۆک چۆن کوڕی دایکتانن بەخوا خیانەتم لە باوکتان نەکردووە بەخوا خاڵۆکانتانم سەرشۆڕ نەکردو خیانەتم نەکردووە. ئێوە موسڵمان بوون بە دڵی خۆتان کە زۆری لێتان نەکرد. براکانم دێمەش با گۆڕانکاری ئەو دینە بەسەرمانەوە هەبێت. فەرمی کوڕەکانم کوڕە شیرینەکانم هەر چوار کوڕەکەم لە دنیادا بەس ئێوە شک ئەبم. طبعاً کوڕ لە برا خۆشەویسترە بەڵام ئینسان کە موسڵمان بوو ئەبی ئەو دینە بیگۆڕێ. کوڕەکانم کوڕە خۆشەویستەکانم خۆتان باش دەزانن خوای گەورە چی ئەجر و پاداشتێکی داناو بۆ ئەو کەسێک کە لە پێناو خوا ئەکوژدێ و جیهادەکە. بۆیە کوڕە خۆشەویستەکانم کاتێک بەیانی ئینشاءالله بە سەلامەتی هەڵسان لە خەو بڕۆن لە پێناو خوادا هەر چوارەکەتان بجەنگێن بەڵکو منیش ئەجر و پاداشتێکم دەستکەوێ لای خوا. سبحان الله برایەکی کوژراوە چی دەکا بۆی لە کاتی جاهیلێت و نەزانیە ئێستا موسڵمان بووە ئامادەیە لە پێناو خوادا چوار کوڕی خۆی ببەخشێ. ئێمە لە پێناو خوادا ناتوانین 5,000 ببەخشین زۆر بەمان. دەی یەکەیەکە کوڕەکانی بەڕێ دەکا بۆ جەنگ بڕۆنە پێشەوە لەگەڵ سەحابەدا بجەنگێن دژی دژمنانی خوا بجەنگێن. بەڵێ بەخوا ئینسان ئەمانە دەبیستێ شەرمەزارە بێ شەرمەزار هەست بە شەرمەزاری دەکا خوا غەزەبمان لێ نەگرێت خوا ئێمە چین خوا تەقوامان ئیمانمان زەعیف بووە لاواز بووە نوێژەکانمان پێ ناکرێت لە کاتی خۆیدا خوشکەکان ئامادەنین لە پێناو خوادا خۆیان داپۆشن. ئەو خوشکە پیرێژنەش ئامادەیە لە پێناو خوادا چوار جگەر گۆشەی خۆی ببەخشێ لە کاتێکا غەیری ئەو کەسیشی دێ نە پیاوی هەیە نە کوڕی تری هەیە نە کچیشی هەیە. ئەوە ئیمانە ئەوە کاریگەری ئەو دینەی خوایە بەسەرتەوە. بەڵێ دەفەرمێت یەکەیەکە کوڕەکانی بەڕێ کرد و خواحافیزی لێیان کرد هەر چوارەکەیان کوژران لەو جەنگەدا خوای گەورە بە شەهیدان قبوڵ کە. کاتێککە هەواڵی هەر چوار کوڕەکەی بۆ هات نەسەری خۆی تاشی وەکو پێش نەک هاوار و شیوەنی کرد چکە ئیمام عومەر فەرمی ئەم بینی ئەیدا لە ڕومەتی خۆی لە کەعبە سەری تاشی بۆ ڕومەتی خۆیان ئاوای هێناوە خوارەوە بۆ براکەی. بەڵام فەرمی چی كاتك هوالي بوهات فرمي الحمد لله الذي شرفني بقتلهم وأرجو من ربي أن يجمعني بهم في مستقر رحمتي. الحمد لله خواهي سپاس وستایش بۆ تۆ کە ئەم شەرەفەت بە من بەخشی خۆیان مە شەرەفێکە بە منت بەخشیوە کوڕەکانم لە پێناو تۆدا خوێنی پاکیان ڕژا. خوایەگیان داوات لێ ئەەکەم
لەگەڵ کوڕەکانە لە بەهەشتا کۆمان کەیتەوە. ئەوە هەموو ناڕەحەتێکەی بوو تەنها لە پێناو خوادا. سەیری کە ئینسانی مسلمان چۆن دەگۆڕێ، ئەو دینە چۆن کاریگەری بەسەریوە هەیە. بەڵام ئێمە چونکە خراپین، کوا کاریگەری دین بەسەر خۆمانەوە، بەسەر ژنمانەوە، بەسەر کچمانەوە، بەسەر خوشکمانەوە، بەسەر دراوسێ کۆمەلگامانەوە، بەسەر بازاڕەوە. بڕۆ بازاڕە بزانە وەزعەکە چۆنە. ئافرەتە گەنجەکان نیوە زیاتر پانتۆڵە پێن. کوا غیرەتی مسلمانان، کوا تەقوا. با بە خۆماندا بچینەوە. خوا لە قیامەت محاسبەمان دەکا. ئەتەوێ لە قیامەت لەگەڵ ئەمانە کۆبیتەوە، لەگەڵ ئەوانە حەشر کرێی، خۆت بشو بێنە بەوان. وەکو گاور و جوولەکە و ئەوروپا مەبە، وەکو مسلمان و سەحابە و تابعین بە، پیاو بە، ژنی چاک بە، لەخوا بترسە.